سڵاوتان لەبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بۆ هەفتەی 22 هەمین لەسەر یەک پوختەی کتێبی ژمارە 22 بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کە ئەویش ناونیشانەکەی بە ئینگلیزی The 1% Mindset واتە شێوازی بیرکردنەوەی 1%. ئەم کتێبە گەڕانێکە و گەشتێکە بەنێو شێوازی بیرکردنەوەی یان چوارچێوەی بیرکردنەوەی ئەو کەسانەی کە بەرهەمیان زیاترە و دەستکەوتیان زیاترە و سەرکەوتووترن بە بەراورد لە کەسانی تر. تێشک دەخاتە سەر ئەو ڕەفتار و خوو پێوەرانەی کە ئەو جۆرە کەسە بۆ خۆیان داناوە لە شێوازی بیرکردنەوەیشیاندا ڕەنجی داوەتەوە. کرۆکی کتێبەکە ئەوەیە کە سەرکەوتن بریتیە نییە لە بەخت یان بەهرە بەتەنها، بەڵکو سەرکەوتن دەرەنجامی ئەو بژاردە ڕۆژانە و ئەو بژاردە ئامانجدارانن کە ئێمە هەڵیان دەبژێرین، ئەو بژاردانەی کە ئێمە ڕەتیان دەکەینەوە کە ببن بەشێک لە ژیانمانیان دایانکەین بە بەشێک لە ژیانی خۆمان. لێرەدا چەند بنەمایەکی سەرەکی هەن کە بۆ ئەوەی تۆش ببیت بە کەسێک کە شێوازی بیرکردنەوەت هاوشێوەی 1% ئەو خەڵکەیە کە سەرکەوتن و کە بەرهەمیان زیاترە. یەکەم بنەما بریتیە لە خاوەنداریتیکردن و بریتیە لە هەڵگرتنی بەرپرسیارەتی، کە لەم بەشەدا باس لەوە دەکا کە گۆڕانکاری ئەو کاتە دەست پێ دەکا کە تۆ بۆشایی نێوان واقعی خۆت لەگەڵ ئەو توانە و بەهرە و ئەو توانە و وزە و ورەی کە تۆ هەتا بۆ کە دەکرێت لە شوێنێکی تربی، بەڵام دەبینی بۆشایی هەیە لەگەڵ ئەو واقعی کە تۆ بە شێوەی ڕاستەقینە تێیدای. یەکەم هەنگاو یەکەم بنەما بریتیە لە هەڵگرتنی بەرپرسیارەتی بۆ ئەو بژاردانەی کە تۆ دەیکەی، نەک لۆمەکردنی بارودۆخ و ژینگە و یان هۆکاری دەرەچی. بەم شێوەیە ئەگەر ئەو هەنگاوە جێبەجێ بکەی ئەتۆ جڵەوی ئەو دەرەنجامەش دەکەوێتە دەستی خۆت. خاڵی دووەم کە لە کتێبەکەدا باس کراوە، زۆر بەباشی باس کراوە، بریتیە لە دانانی پێوەری جدیەت و نایاب بۆ خۆت، پێوەری ناوخۆیی. ئەو کەسانەی کە بەرهەمیان زۆرە و سەرکەوتون لەگەڵ ئەو پێوەرە ناوخۆییانە دەژین، نەک بە پێی پێوەر و هۆکاری دەرەچی. کەواتە ئەتۆ کارێک کە دەیکەی بەردەوام بەباشی بیکە، کارێک کە دەیکەی بەردەوام بە شێوەیەکی نایاب ئەنجامی بدە، تەنانەت ئەگەر کەسیش سەیری نەدەکردی، تەنانەت ئەگەر کەسیش ئاگای لێ نەبوو. بۆیە ئەمە بە تێپەڕبوونی کات دەبێتە ستاندەری ناوخۆیی خۆت کە تۆ ڕازگۆی لەگەڵ ستاندەر و لەگەڵ پێوەرەکانی خۆت. خاڵی سێم کە زۆر گرنگە لەو کتێبە باسی کراوە، بریتیە لە ڕێککاری لە کار و کردەوەی خۆت، نەک کارکردن بە هەست و سۆز. واتە تۆ دیسپلین لە سەرووی هەست و سۆزیش دادنێ، چونکە زۆر جار هاندان یان هەست و سۆز هەموو کات بەردەوام نییە، بەردەوام بەردەست نییە. دیسپلین ئۆڤر موتیڤیشن مەبەستی ئەوەیە کە تۆ ناکرێت تەنها لە کاتی بوونی هاندەرێک، ئەو هاندەرە دەرەچیە، بەرپرسیە یان دەستخۆشیەی دەرەچیە ببێتە هۆی کارکردن بەجددی، بەڵکو دیسپلین وەکو سیستەمێک وایە کە تۆ بۆ خۆتی دادنەی، بۆ کارەکانتی دادنێت. چونکە ئەگەر تۆ بەم شێوەیە هەیکلت دانا بۆ کارەکانت، پێوەرت دانا بۆ کارەکانت، ئەوە هیچ باکت بەوە نابێ کەسێک هەبێ هانت بدا، کەسێک هەبێ دەستخۆشی لێ بکە، کەسێک هەبێ یعنی پێی خۆش بێت تۆ بۆ ئەو کارە بکەی. هەروەها لە مشتومڕی سۆزداری ناوخۆیش ڕزگارت دەبێ بۆ من دەڵێ ئەوە نابێ بۆ من ئەوە بەو شێوێ. بۆیە بە شێوەیەکی دیسپلین کارکردن دەبێتە هۆی زیادبوونی بەرهەموو، دەبێتە هۆی زیادبوونی سەرکەوتنیش. ئەگەرە تۆ بە شێوەیەکی بەردەوام ئەم کارە بکەی، بە بەردەوامیش
بە پێشەوە چوون و پەرەپێدان و پەرەسەندن ڕوودەدا. خاڵێکی تری گرنگ تەرکیز لەسەر تەرکیز دەکاتەوە، تەرکیزی قوڵ، واتە تۆ بە مەبەست بە شێوەیەکی قوڵ و بە شێوەیەکی تەواو تەرکیز بخەیتە سەر شوێنێک. ئێمە وەک دەزانن لە سەردەمێک دەژین کە پچڕان زۆرە، پچڕێنەرەکان زۆرن، بۆیە دەبێ بە بەردەوام هەوڵ بدەین تەرکیزی خۆمان بپارێزین، هەروەها تەرکیزی قوڵ کارەکان ئەنجام بدەین بۆ ئەوەی کاریگەریان بەرزتر و باشتر بێ. ئەو سەدایەکە، ئەو خەڵکەی کە شێوازی بیرکردنەوەی سەدایەکە بەردەوام پارێزگاری لە تەرکیزی خۆیان دەکەن، هەروەها ئەو چالاکیانە ئەنجام نادەن کە پێیان پێویست نییە یان لەگەڵ ئامانج و لەگەڵ مەبەستی ژیانی ئەواندا ناگونجێ. خاڵێکی تری گرنگ بریتیە لە جێبەجێکردنی کاروبارەکان بە شێوەی کردداری. زۆر گرنگە تۆ ڕوون و ڕەوان بزانی ئەو کارەی کە دەیکەی بەرەوکوێت دەبا، ئایا بەشێکە لەو هەنگاوانەی کە دادناوە بۆ گەیشتن بە مەبەست یان نا. بۆیە کاتی جێبەجێکردن دەبێ ئەوەت لەبەرچاو بێ کە تۆ کارێک دەکەی، کارێک جێبەجێ دەکەی، بەرەو ئەو هەنگاوە دەتبا، لەو هەنگاوە نزیکت دەکاتەوە. ئەو کەسانەی کە دەکەونە چوارچێوەی شێوازی بیرکردنەوەی سەدایەک زۆر خۆیان بەدوور دەگرن لە بیرکردنەوەی زێدەڕۆیی یان زێدەڕۆییکردن لە بیرکردنەوە، بەڵکو زیاتر گرنگی دەدەن بە حەرەکە، بە چوونە پێش، بە تێگەیشتن لەو بەرەو پێشچوونەی کە دەیانگەێنێت بۆ ئامانج و بۆ بەرهەمەی کە ئەوان دەیخوازن. حاڵێکی تری گرنگی کتێبەکە بریتە لە بەرگەگری یان هەڵسانەوەی دوای کەوتن یان کۆنتڕۆڵکردنی هەست و سۆزەکان. زۆر جار دەبینین لە کاتی کارکردندا ئەتۆ تووشی فشارێک دەبی کە ڕەنگە ئەو فشارە لە دەستە خۆت نەبێ، بەڵام ئاگادار بە ئەوە تاقیکردنەوەیەکە بۆ شێوازی بیرکردنەوەی تۆ. ئەو کەسانەی کە بەرهەمیان زۆرە و کەسانەی کە سەرکەوتوون هەست و سۆزی خۆیان ڕێک خستووە بە شێوەیەک کە تەرکیزیان دەخەنە سەر و جڵەوی ئەو هەست و سۆزە لە دەست خۆیانە زۆر جاریش ئەو فشارە دەرەچیە یان ئەو ئالنگاریەی کە تووشی دەبن وەکو دەرفەت دەیقۆزنەوە، وەکو دەرفەتی بەهێزبوون، وەکو دەرفەتی هەڵسانەوە. بۆیە ناوی لێناوە emotional resilience، واتە بەرگەگرتنی سۆزەچی یان سۆزداری. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا بریتە لە دووبارە تێگەیشتن لە سەرنەکەوتن. زۆر جار ئەو کەسانەی کە شێوازی بیرکردنەوەی سەدایەک دەیانگرێتەوە ئەوانن کە کەوتن یان سەرنەکەوتن وەکو فیدباکێک تەمەشا دەکەن بۆ خۆیان، نەک وەکو دەرەنجامی کۆتایی. ئەگەرە تۆ ئەو ناسنامەیەی خۆت گۆڕی کە سەرنەکەوتن بەشێکە لە هەنگاونان بەرەوە ئەو ئامانجە، وەکو فیدباکێک تەمەشا بکەی، پێت دەڵێ کە ئەو ڕێگەیە ڕاست نییە، اینجا دەتوانی بەکاری بێنی بۆ ئەوەی بیخەیتە پێگەیەکی تر، بۆ هەنگاوێکی تر یان ڕێگایەکی تر بۆ سەرکەوتن و زیادکردنی بەرهەم و وەرگرتنی پند لێوە. تۆ هەموو کات دەتوانی سەرنەکەوتنەکان، هەموو کات دەتوانی ئالنگاری و بربەستەکان بگۆڕی بۆ بەرژەوەندی خۆت، بگۆڕی بۆ دەرفەت. سەرکەوتن باشە، سەرنەکەوتن بەشێکە لە سەرکەوتن، بەڵام دەبێ وەکو فیدباک سەیری بکەیت، نەک وەکو دەرەنجام. خاڵی تری گرنگ لە کتێبەکەدا بریتە لە دانانی سیستەمی درێژخایەن بۆ ژیانی خۆت یان بۆ ئامانجەی دایدەنێ. چونکە سەرکەوتن دەرەنجامی چەند سیستەمێکی بنیادراوە، نەک تەنها هەدەفێک، تەنها ئامانجێک دابنێ، بەڵکو سیستەمی گەیشتن بەو ئامانجە گرنگ. ئەگەرە تۆ بتوانی
ئەو دید و تێڕوانینەی خۆت بەش بەش بکەی بۆ چەند بەشێکی بچووک بەڵام درێژخایەن لە کۆتاییدا هەمووی ببێتە یەک ئاراستە، ئەوە دەکرێت بە شێوەیەکی بەردەوام کارەکانت بەرهەمیان هەبێ، سەرکەوتنەکانت ڕۆژ بە ڕۆژ دەردەکەون. بۆیە بەرەو پێشچوون بکە ئامانج، بکە سیستەم، نەک تەنها چەند کردارێکی دیاریکراو یان چەند ئامانجێکی گشتی ببێ ئەوەی هیچ سیستەمێکت بۆی دانابێ. خاڵی تری گرنگ بریتیە لە بەرەو پێشچوون بەڵام بە شێوەیە کە لەگەڵ ناسنامەی تۆدا بگونجێ، واتە بەرەو پێشچوونێک کە لەسەر بنەمای ناسنامە بێ. گەورەترین گۆڕانکاری کە ڕوودەدا ئەوەیە کە تۆ باوەڕت وایە تۆ چی، تۆ باوەڕت وایە دەتوانی چی بکەیت، ئەوەیان گرنگە. ئەگەر ئەتۆ توانیت هاوتەری لەگەڵ ئەو کەسایەتی و ئەو ناسنامەی خۆت کار بکەیت کە دەتەوێت پێی بگەیت، ئەوە نەک ئەو خودە کۆنەی خۆت کە دەتەوێت، ئەوە بە ئاسانی دەتوانی ئەو سیستەمەش هاوتەری بکەی، ئەو سیستەمەش هاوکارت دەبێت، ئەو ئەنجامانەی کە بەدەستیشی دێنی بە شێوەیەکی سروشتی ڕێدەکەن بەرەو ئەو کەسە نوێیە، بەرەو ئەو ناسنامە نوێی کە تۆ بۆ خۆتت داناوە. وەکو گوتمان لە کتێبەکەدا باسی زۆر خاڵی گرنگ کراوە، بەڵام یەک لەو خاڵە گرنگانە ئەوە بوو تۆ نابێ تەنها پشت بە هاندەر ببەستی بۆ ئەوەی تۆ کارەکانت بکەیت، لەبەرەوەی هاندەر و هاندان جێگیر نییە و بەردەوام نییە و جێمتمانەش نییە، بەڵکو تۆ دەبێ پشت بەو سیستەم و بەو پێکاتە ببەستی کە تۆ بۆ خۆتت داناوە، بەو پلانە ببەستی کە تۆ بۆ خۆتت داناوە، ئەگەر هاندەر هەبێ یان نەبێ، بەو دیسپلینە ببەستی کە تۆ بڕیارت لێداوە، ئەگەر هاندەر هەبێ یان هاندەر نەبێ. بۆیە زۆر گرنگە تۆ تەنها پشت بە هاندەری دەرەچی، پشت بە دەستخۆشی دەرەچی و دەستخۆشی دەوروبەر نەبەستی بۆ کارەکانت. هەروەها زۆریش گرنگ بوو کە گوتمان سەرنەکەوتن یان بەدەست نەهێنانی ئەو ئامانجە ئەتۆ وەکو فیدباک سەیری بکەی، نەک وەکو دەرەنجامی کارەکە. بۆیە چەند هەنگاوێکی بچووک کە یارمەتیت دەدا کە سەرنەکەوتن بگۆڕی بۆ فیدباک ئەوەیە تۆ پرسیارکردنەکانت باشتر بکەیت، شێوازی پرسیارکردن، سروشتی پرسیارکردنەکە. بۆ نمونە دەڵێ ڕەنگە ئەگە سەر نەکەوی لە کارێک، پرسیاری ئاسایی و سروشتی ئەوەیە کە ڕەنگە گلەیی بکەی، بڵێ بۆچی هەموو جارێ ئەوە تووشی من دەبێت، بۆچی هەموو جارێ من سەرکەوتوو نابم. بەخێر ئەگەر دەتەوێت سەرنەکەوتن وەکو فیدباک سیر بکەیت، دەبێت ئەو پرسیارکردنە بگۆڕی، بیکە بۆی من چی لەو دەرفەتە فێر بووم، ئایا بۆ نەمتوانی بەم شێوازە سەرکەوتوو بووم، دەتوانم چ شێوازێکی تر بەکاربێنم. واتە دەبێت شێوازی پرسیارکردنەکەمان یان پاساوهێنانەوەکەمان بگۆڕین و هەروەها دەبێت شیکردنەوەش ئەنجام بدەیت بۆ ئەو ئەنجامەی، بۆ ئەو ئامانجەی کە ئێمە دامانناوە. زۆر گرنگە ئێمە ئەو سەرنەکەوتنانە وەکو سەرچاوەی زانیاری بەکاربێنین، ئینجا بین بەرەبەرە ئەو بڕیار و بژاردانەی کە وەرمان گرتووە خوردی بکەینەوە، بچووکی بکەینەوە بۆ چەند هەنگاوێک تا بزانین لەکوێدا هەڵەمان کردووە، لەکوێدا بەرەو ئامانجەکە نەچوین. ئەمە دەبێتە هۆی دەستنیشانکردنی ئەو شوێن و پێگە و زانیاریەش کە ئێمە پێویستمانە بۆی بتوانین بگەڕێنەوە سەر ڕێچکەی ئامانجەکەمان. اینجا ئەو وانەیە کە فێری دەبین دەبێ جێبەجێ بکەین. ئێمە ئەو ئەزمونەی کە وەری دەگرین لەسەر نەکەوتن دەبێ دوای شیکردنەوە، دوای تێڕامان بین بە شێوازێکی تر یان ئەو هەڵەیەی کە کردومانە دووبارەی نەکەنەوە، ئەو وانەیە کە فێری بووین اینجا بین جێبەجێ بکەین. چونکە ئەگەر تۆ هەموو کات کارەکە وەکو خۆت بکەیت هەمان ئەنجامت دەبێت، کەواتە
ئەگەر کارێک ئەنجامتدا سەرکەوتوو نەبوو دەبێ بێشی بکەیتەوە بزانی بۆ هۆکارەکەی لەکوێیە بربەستەکە لەکوێدایە هەمان شت دووبارە مەکەوە بۆ ئەوەی هەمان دەرەنجامت نەبێت. بۆیە زۆر گرنگە ئێمە لە کۆتاییدا بگەینە ئەو قەناعەتەی کە سەرنەکەوتن پێچەوانەی سەرکەوتن نییە بەڵکو بەشێکێتی. سەرنەکەوتن پێچەوانەی سەرکەوتن نییە بەڵکو بەشێکە لە سەرکەوتن. ئەگەر ئێمە ئەو قەناعەتەمان لا دروست بوو ئەوە هەرگیز سەرنەکەوتنەکان نابنە هۆی ساردکردنەوەمان. دووبارە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان لە هەفتەی 22هەمینی پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان لە ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. هیوادارین ئەگەر ئێوەش سوودتان بینیوە لەو پوختەی کتێبانە بینێرن بۆ خۆشەویستان و ئازیزان و قوتابیانتان بۆ ئەوانەی سوودمەند بن تێیدا. ئەگەر پێشتر لە چەناڵی مێگامایند پلەس نەتبینیوە دەکرێت هەر بە ئینگلیزی بنووسی مێگامایند پلەس ئەکادمی چەناڵی یوتیوب لەوێدا لە پلەیلیستی پوختەی کتێبەکان هەموو کتێبەکانی پێشوش بەردەستن. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان، کاتێکی خۆش و لە هەینێکی تر پێتان دەگەینەوە بۆ کتێبی باشتر.